سڵاو بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش خۆمە بە خۆشحاڵە زانین ئەمێوارێش لە حەڵقەیەکی تر قسە لەسەر بابەتێکی ترەکەین کە پەیوەندی بە کوردستان و بە هەموو لایەکمانەوە هەیە و تایبەت پەیوەندی بە مەسەلەی خوێندن و خوێندنی باڵاو هەیە. ئێمە دەزانین لە هەرێمی کوردستان لە دوای ساڵی 2009 هەنگاو نرا بۆ ئەوەی کۆمەڵێک زانکۆی نوێ بکرێنەوە. یەکێک لەو زانکۆیانە زانکۆی ڕاپەڕین بوو کە ئێمە بەسواسەوە لە ستودیۆ میوانداری پرۆفیسۆر دکتۆر محەممەد عەلی عەبدوڵڵا سەرۆکی زانکۆمان کردو. کاک دکتۆر بەخێر بێی. لەگەڵ بەڕێزین قسە لەسەر گەشەساندن و قۆناغەکانی دامەزراندن و هەنگاوەکانی ئەو زانکۆیەکەین و هەروەها دەپرسین زانکۆی ڕاپەڕین چی بەخشیوە بە دەڤەری ڕاپەڕین و دەڤەری ڕاپەڕین کە دەڵێن ڕاپەڕین پشدەر و بیتوێ نەگرێتەوە و کۆمەڵێک خاڵی تریش هەیە. بەڵێ سەرەتا ئەگەر کاک دکتۆر یارمەتیمان بێ ڕاپۆرتێک هەیە لەسەر زانکۆی ڕاپەڕین دوایی گفتوگۆکان درێژە پێدەین. بینەرانی بەڕێز ئەم ڕاپۆرتە بینی سەبارەت بە مێژووی دامەزراندنی زانکۆی ڕاپەڕین فەرمووی. ئازادکردنی زۆربەی هەرا زۆری ناوچە داگیرکراوەکانی خاکی کوردستان کە بۆ ماوەیەکی دوور و درێژ لەژێر دەستی داگیرکەرە یەک لە دوایەکانی کوردستان دابوون دوور لە هەموو ئازادی و بەرەو پێشچوونێک لە گشت بوارەکانی ژیاندا خەونی لە مێژنەی خەڵکی کوردستان لە بوونی دەسەڵاتی خۆماڵی ئەویش حکومەت و پەرلەمانی کوردستان بوو لەپاڵ ئەو هەموو گرفتانەی لەلایەن دوژمنانی گەلەکەمان لەسەر ئاستی هەرێمایەتی و دەوڵەتیشدا حکومەتی هەرێمی کوردستان وەک ئەرکی کینەتەوەی و نیشتیمانی ڕۆڵی بەرچاوی بینی لە ئاوەدانکردنەوە و بە دامەزراوەکردنی کوردستان بەتایبەت برەودان بە زانکۆکان و کردنەوەی زانکۆی نوێ لە پاڵ زانکۆی سلێمانی و سەلاحەدین و چەند زانکۆیەکی دیکەش کرانەوە وەک زانکۆی دهۆک و زانکۆی کۆیە و زانکۆکانی تر. دوای دامەزراندنی زانکۆی کۆیە لە ساڵی 2004دا کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان وەک پێویستیکی بابەتی لە شاری ڕانیە کرایەوە کاسێ بەشی لە خۆ دەگرت بەشەکانی مێژوو جوگرافیا و زمانی عەرەبی. دواتر کۆلێژی زمان هەمان ساڵ لە شاری قەڵازیە کرایەوە کە بەشی زمانی کوردی و زمانی عەرەبیشی لە کۆلێژە زانستە مرۆڤایەکانەوە خرایە سەر کۆلێژی زمان لە قەڵازیە. هەروەک ساڵی 2005 بەشی فەلسەفە لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان کرایەوە و لە ساڵی 2008ش سکوڵی پەرستاری لە ڕانیە کە سەر بە زانکۆی کۆیە بوو کرایەوە. دواتریش بەشی زمانی ئینگلیزی لە ساڵی 2009 لە کۆلێژی زمان لە قەڵاتزێ کرایەوە. هەمان ساڵ کۆلێژی پەروەردەی بنەڕەتی لە ڕانیە کرایەوە کە بەشەکانی کوردی عەرەبی کۆمپیوتەر و ماتماتیک لە خۆ دەگرن. خۆشکردبوون بۆ کردنەوەی زانکۆیەکی سربەخۆ لە دەڤەری ڕاپەڕین واتە بیتوێن و پشدەر. ئەو بوو لە ڕۆژی 4 2010دا بە هەوڵ و کۆششی دڵسوزان و زانستخوازان لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی خوێندنی باڵا لە کابینەی شەشی حکومەتی هەرێم بە هاوکارێکی زۆری زانکۆی کۆیە بڕیاری کردنەوەی هەر چوار زانکۆی ڕاپەڕین زاخۆ گەرمیان هەڵەبجا ڕاگەیەنران. ئامانج لاکردنەوەی ئەم زانکۆیە بەرزکردنەوەی ئاسی زانست لە بوارە جیاجەکان وەک پێویستێکی هەنووکەیی بۆ دەبەرەکە و بەرزکردنەوەی ئاسی ڕۆشنبیری و پێگاندنی کادری ئەکادمی و ئامادەکردنیان بۆ بازاڕی کار. تێکستی ئەم راپۆرتە لە سایتی زانکۆی ڕاپەڕینەوە وەرگیراوە. راپۆرتەکەمان بینی چ قسێک هەیە بۆ زانکۆی کۆیە کە پێم وایە ئێوە لە ئەنجامی یاخود لەو پاشخانەی کە ئەوان بۆیان بەجێشتن ئێوە زانکۆیەک تا بنیانە. سپاس دەکەم. سەرەتا حەز دەکەم بە ناوی ئەنجومەنی زانکۆ بە ناوی گشت مامۆستاکانمانەوانێ بە ناوی گشت فەرمانبەر و خوێندکارە خۆشەویستەکانەوانێ پڕ بەدڵ خۆشحاڵی خۆمان دەرببڕین بەرامبەر بە ڕزگاربوونی کۆبانەی خۆشەویست و لە هەمان کاتە پیرۆزبایی لە خۆمان و لەگەلی کوردستان و پێشمەرگەکان و شەرەفبانی ئەو دەڤەرە دەکەین و دەست و چەکی بەرخودانی و بەردەوامبوونیان لە پارێزگاری نیشتیمان بەرز دەنرخێنین و هیوادارین هەمیشە سەرکەوتوو بن و ئومێدی ئەوە ئەخوازین ئینشاءالله لە ئایندێکی زۆر نزیکیشدا شنگالی خۆشەویست شنگالی برایانی یەزیدی ڕزگار ببێ و لە دەستی چەپەڵی ئەو تیرۆریستانە ئومێدی هەمومانە ئومێدی هەموو. لە ڕاستیدا من کە راپۆرتەکەم بینی و وەکو مێژوویەکی کورتی دروستبوونی زانکۆی ڕاپەڕین بوو لە ساڵانی 2004وانێ هەتاوەکو 2010 لەو 4 ساڵەدا بەڕاستی 2 کۆلیج وەک لە راپۆرتەکەیە هەبوو 2 فەکەڵتی یەکێکیان دامەزران کە سەر بە زانکۆی کۆیە بوون و زانکۆی کۆیە بۆتە زانکۆی دایک بۆ ئێمە
و یەکیشیان لە قەڵاتزیێ بوو کە ئیشارەتی پێدا بریتی بوو لە کۆلیجی زمان لە بیدایەتە دوایی گۆڕا بۆ فەکەڵتی پەروەردە کە 3 بەشی لە خۆگرتووە و لە هەمان کاتە لە ڕانیەش کۆلیجێک دامەزرا کە 2 سکوڵی هەبوو، سکوڵێکیان سکوڵی زانستە مرۆڤایەتیەکان بوو، ئەویش 3 بەشی هەبوو، جوغرافیا و تاریخ و فەلسەفە کە لە راپۆرتەکەدا ئیشارەتی پێدرا و سکوڵێکی کە بریتی بوو لە پەروەردەی بنەڕەت. ئەمانە هەردوو کۆلیجەکە چ لە قەڵاتزیە چ لە شاری ڕانیە لە 2 بینای پەروەردەیە بووین. وسپاس لێرەوە سوپاسی خۆم ئاڕاستی هەم وەزارەتی پەروەردە هەم مدیرێتی بەڕێوەبردننی پەروەردەی قەڵاتزی و ڕانیە دەکەم سەبارەت بەوەی کە ئەو دەرفەتیان ڕەخساند بۆ ئەوەی کە ئەمانە ڕێخۆشکەر بن بۆ کردنەوەی زانکۆی ڕاپەڕین. و زانکۆی ڕاپەڕین لە راپۆرتەکەتا هاتبوو کە 4 2010 دامەزراوە، بەڵام من ڕاستی دەکەمەوانێ لە 8 لە تەمووزی ساڵی 2010دا فەرمانی ئەنجومەنی وەزیرانی بۆ دەرچوو پاش ئەوەی هەوڵ و تەقەلایەکی باشدا لەلایەن خەڵکی ئەو دەڤەرەوە کە خەڵکیشی بەڕاستی زانست دۆستن و بە هەوڵ و تەقەلای خەڵکی ئەو دەڤەرە و بە دەستخۆشکەری و پشگیری گەورەی بەڕێز مام جەلال ئەو زانکۆیە دامەزرا. و لەگەڵ 3 زانکۆی کە هەڵەبجە بوو و گەرمیان بوو لە ئیشارەتی پێدا لە راپۆرتەکەدا و زانکۆی زاخۆ لەگەڵ زانکۆی ڕاپەڕینی ئێمە بە فەرمانێکی ئەنجومەنی وەزیران لە 8 2010دا فەرمانی بۆ دەرچوو و بەڕسمی بۆ ساڵی دامەزراندنی زانکۆ و پاش ئەوەی کە وەزارەتی خوێندنی باڵاش بە فەرمی فەرمانی دامەزراندنەکەی تەعمیم کرد و منیش لە شوباتی ساڵی 2010دا دەست بەکار بووم وەک سەرۆکی زانکۆ لەو زانکۆیەدا. پیرۆزە کاک دکتۆر کەواتە ئێوە بەو ناڕەحەتیانی با لەدایکبوونی ئێوە سلسلە بووە، بەڵام ئێستا بەکوێ گەیشتون؟ ئێستا بەکوێ گەیشتون؟ ئێستا ئەو زانکۆیە 4 فەکەڵتیمان هەیە. بەڵێ فەکەڵتی زانستە کە ئەوە لە دوای ئەوەی کە زانکۆکە بابوو بە زانکۆیەکی ڕسمی و بەڵێ بوو بە زانکۆیەکی ڕسمی ئەمە هەوڵماندا تەبیعی تیمێکمان ینی بەوەنە نەوەستان کە هەتانە شتی تەکید بەرنامەماندانا و بەرنامە بۆ پاش ئەوەی کە هیکلی زانکۆمان ڕێخست لە سەرەتاوانێ و پاش دامەزراندنی هیکلی زانکۆ و دروستکردنی پەیوەندی هەوڵماندا کە ئەو زانکۆیە دەبێت تەتەوەر بکە و لە جیاتی 2 کۆلیج کە لە راپۆرتەکەدا باس کرا ئێستا 4 کۆلیج 4 فەکەڵتیمان هەیە. فەکەڵتی زانست وەگوتم 3 بەشی بایۆلۆجی، بەشی کیمیا، بەشی فیزیامان کردووەتەوانێ و فەکەڵتی زانستە مرۆڤایەتیەکان کە جاران 3 بەش بوو ێستا بەشی یاساشی هەیە و ئومێدەوارم ئینشاءالله لە ئایندێکی نزیکە ئەوش بێ بە فەکەڵتی و بەشی فەکەڵتی پەروەردەی بنەڕەتمان هەیە هەم لە ڕانیە و فەکەڵتی پەروەردەمان هەیە لە قەڵاتزیە کە ئێستا خاوەنی 2 کەمپەسین. کەمپەسێکیان لە قەڵاتزیەیە لە بینایەتی تەربیە دەرچوون و ئێستا با بڵێم ژینگەیەکی زۆر گونجاوی زانکۆیی بۆ خوێندنی زانکۆیی بۆ خوێندکاران و بۆ مامۆستا بەڕێزەکان و لە هەمان کاتیشدا هەوڵ و تەقەلای باشمان داوە کە ئەجیزە و کەرەسە و کەلوپەل بۆ هەم کەلوپەلی علمی بۆ مختبەراتی کیمیا، فیزیا، بایۆلۆجی دابین بکەین و لە هەمان کاتا مختبەراتی توێژینەوە دروست بکەین و ئێستا بینایەکی فەکەڵتی زانست و زانستە پزیشکیەکان لە ئامادەکردندایە و ئینشاءالله لە ئایندێکی نزیکدا و بینایە تەکمیلە دەبێ و تقریبا 16 مختبەری تیا دەبێتە ئاساسێکی باش بۆ زانکۆکەمان. باش ئەی سەبارەت بە خوێندکارانتان لەکوێوە هاتوون و چیتان بۆ کردوون و بەرزترین نمرە چەند بۆ ئەم ساڵ وەرتان گرتبێت؟ بەرزترین نمرەت خوێندکاران با باس پێ بڵێم ئێستا حالی حاضر بە حدودی 3000 و نزیکەی 400 خوێندکارمان هەیە و ئەم 3400 خوێندکارانی کە هەمانە و مامۆستاش ژمارەی مامۆستاکانمان بە حدودی 186 مامۆستای ینی حەمەلەی ماجستێر و دکتۆرامان هەیە. 10 مامۆستامان هەیە کە پرۆفیسۆر و بڵێن ئوستاز و ئوستاز مساعیدن، پرۆفیسۆر و پرۆفیسۆری یاریدە دەرن و بە حدودی 234 کادری علمی بەکارهێنەرێسمان هەیە کە ئەمانە بەشێکیان ئێستا لە خوێندنی دکتۆران و بەشێکیان لە توانەسازی بواریان بۆ ڕوخساوە کە بچنە دەرەوە بۆ ئەوەی ئینشاءالله ماستەر و دکتۆرا تەواو بکەن و بەشێکیان لە سەحسابی خۆیان ڕۆشتون، باشێکیان ئێمە مۆڵەتی خوێندنمان داونەتەوێت لە بەرنامەی ئەوەیە کە بنە کادر لە ئایندەیە ئینشاءالله پەروەردە ببن و خزمەتی ئەو زانکۆیە. باش هەر لەسەر خوێندنی باڵا ئێوە بەپێی ئەم راپۆرتە 26 خوێندکارتان لە ناو دەرەوەیە بۆ ماجستێر و چلتان بۆ ماجستێر 26 بۆ دکتۆرایان زیاترە لەو ڕێژە؟
لەو حدودایە و بزانم 26 نییە 18مان هەیە کە بۆ دکتۆرا ئەخوێنێت ئێستا لە دەرەوە و بە حدودی 52 خوێنکاری کەشمان هەیە بۆ ماستێر دەخوێنن. باش ئەمە لە وڵاتانی ئەوروپا لە ئەندونوسیا بۆ لەدایکبوونی ئەم زانکۆنیانە تواناسازی ڕۆڵی هەبوو لەوەی بسەرخۆ پێ خۆیان کەون. بەتاکید تواناسازی ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە و ئەو کادیرانی کە ڕۆشتونتە دەرەوە بەعزییان ئێستا هاتوونەتوانێ لە بوارەکانی فەلسەفە لە بواری کۆمپیوتەر لە بواری ماتماتیک ئێستا حالی حاضر خزمەت دەکەن لە بوارەکانی کەی جانب ئەدەبیەکانیش هەروەها و خۆشمان ئێمە خۆمان دیراسات عولیاشمان هەیە وەکو پێم وتی پێمان خۆشە دیراسات عولیای خۆتان چیتان کردوتەوە سەبارەت بە دیراسات عولیای خۆمان طبیعی سەرەتایە ئێمە سکوڵی پەرستاریمان وەکوتم لە راپۆرتەکەشتا باسی کرد سکوڵی پەرستاری کە کرایەوانەیە لە 2009 بزانم خوێنکاری وەرگرت بەڵام لە 2010 کە من چوومە ئەوێ ینی تعلیقی خوێندنیان تیا کرد بوو لەبەرەوەی ئیمکانێتیان نەبوو بەڵام ئێمە کە وەکوتم ئەو تیمەی کە زانکۆ سەرۆکایەتی وەرگرت و هەوڵماندا بەرنامە ڕێژیمان کرد بە پێی بەرنامە توانیمان ئەو بەشە ببوژێنینەوانێ و کەوادری بۆ پەیدا بکەین و دیراسات و خوێندن لەو بەشیان نەوەستێنین هەوڵماندا وێستا لەخوا بەزیابێ یەک دەورەی پار تەخەروجی کرد دینی پەرستاری و خوێندنی باڵاشمان لە پەرستاری لە پارەوە دەست پێ کردووە و خوێندنی طبیعی باڵا بۆ وەرگرتنی پلەی ماستەر لە 18 یەکا بوو وابزانم هەفتەی ڕابردوو 18 یەکەم خوێنکاری پەرستاری مناقەشەی کرد و ئەطروحەی خۆی دیفاعی لە ئەطروحەی خۆی کرد و بە سەرکەوتویی مناقەشەیەکی باشی کرد و لوجنەی مناقەشەکەشی پێکهاتبوو لە 3 پرۆفیسۆر یەکێک لە پرۆفیسۆرەکان لە زانکۆی بەغداوە کۆلیژی پزیشکی زانکۆی بەغداوە داوەتمان کردبوو پرۆفیسۆرێکی کە لە زانکۆی پزیشکی زانکۆی سلەیمانیەوانەیە ئەندامی لوجنەی مناقەشە بوو پرۆفیسۆرێکە لە زانکۆی دهۆکی پزیشکی لە بەشی پەرستاری لە اختصاصی پەرستاریە یەکێک بوو لە ئەندامانی مناقەشەکە کاتە ئەم پسپۆرانەی ئێوە ئایندەیان زۆرتر ڕوونتر گەشت دەبێت لەسەر تەمەنایەوە ئەکەین و بەرنامە مەوزوعەکەشی پێم وایە لەسەر نەخۆشی شەکرە بوو و لەسەر ئەو تەسیری نەخۆشی شەکرە لەسەر گانگرینی قاچە کە دەبێتە برین لە قاچە و دەبێتە هۆی برنەوەی قاچ و بە سەرکەوتووی دیفاعی کرد و ئومێدەوارم ئەو خوێنکارانی کەشکە ئێستا لە بواری ڕیسێرچ و توێژینەوەیان بە هەمان پلە و بە هەمان شێوە سەرکەوتن بەدەست بێنن و ئەمە لە بواری پەرستاریە وەکوتم هەم تعلیق کرا وەڵامی ئێمە دەستمان پێکردوانێ و کەوادری ئێستا باشمان هەیە ویچێکە لە هەرە بەشە باشەکانی زانکۆی ڕاپەڕین دەورێکی باش دەبینێت لە بواری ئەدەب و زمانی کوردیشدا لە قەڵاتزیە لە فەکەڵتی پەروەردەی قەڵاتزیە خوێندنی ماستەری دکتۆرامان لە پارەوە دەست پێ کردەوە ژبەی یەکەمی کۆرساتی تەواو کردەوە ئیشەڵا دەکەونە ریسێرچەوە ئەم ساڵی کۆمەڵێکی لە خوێنکاری کەمان وەرگرتووە و ئێستا وکوونێ بەرنامەکە بە شێوەیەکی ڕێکپێک دەڕوە بەس خوێنکاری خۆتانیان زانکۆکانی تری ژوورەگرن زانکۆکانی کە خەڵکی کەرکووکی تایە زانکۆی کەرکووکی تایە و زانکۆی خەڵکی سلێمانی تایە خەڵکی هەولێری تایە خەڵکی دەڤەرەکانی کەشکۆچکم زانکۆکە زانکۆیەکی جیهانیە بۆ خزمەتی هەموو کوردستانە دەست خۆش بە بینەران بڵێن ژمارەی تەلەفۆن دێتە سەر شاشە بینەرانی بەڕێز بەسواسەوە دکتۆر محەممەد علی لێرەیە سەبارەت بە ڕاپەڕین قساکەین زانکۆی ڕاپەڕین ئێوە توانن پەیوەندیمان لەگەڵ بگرن و گفتوگۆکانمان درێژە پێدەن پرسیارێک لەبارەی دەرەجە و باشە فەرموو پرسیارێکی لەبارەی ئەم ساڵ ئێمە بە حدودی تەسەورەکەم 809 خوێنکارمان بە قوبوڵ مەرکەزی بۆ هاتووە بۆ هەموو بەشەکانی زانکۆ و تقریبا 22 خوێنکاری میوانمان هەیە کە وەکوتم باشیشان لە میوانداری زانکۆکانی دەرەوەی هەرێمی کوردستان بۆی باردۆخینا لەباری زروفی ئەمەوەی کە خۆڵقاوە میوانداریمان کردوتەوە و 20 خوێنکارمان هەیە لەو بوارەیە و بە حدودی دابەزین و ئەمانە بە حدودی 150 خوێنکاری دابەزینمان هەیە یان توانم بڵێم زیاتر لە 900 خوێنکار ئەمساڵ لە زانکۆی ئێمە قوڵ بووە دەرەجەکانیش دەرەجە طبیعی لیستێکم پێ ئەگەر ڕوخسەت بفەرمایید بەنسبەت کەمترین دەرەجە بۆ ئەو خوێنکارانە مەسەلەن لە بایۆلۆجی نزمترین کۆی نمرە 655 دەرەجەیە کە کاتە 93.7
بەرزترین زۆرترین نمرێ کەمترینیان 678 و بەنسبەت مەثەلەن پەرستاری وەرگرین 680 زۆرترین نمرەیە کە 97 وەرگیراوە لە بەشی پەرستاری و کەمترین نمرەیان مجموعەکەی 578 کە 96 و 82 کە 82 بریتە لە کەمترین نمرە. بەڵێ ئەمە چیمان پێڵێ ئەم دەرەجە دەلالت لەوە ئەکا کە باسی ساواییشان دەلالت لەوە ئەکا تەڵەب زۆرە لەسەر ئەو تاقە ئیستیعابیەوەی کە ئێمە تەقدیممان کردو ئەو توانایی کە زانکۆ تەبیعی ئەنجومەنی زانکۆ قەراری لەسەر داوە کە ئەوەنە تەڵەب وەرگرین لەبەرەوە دیارە تەڵەب زۆرە لەسەرەوە لەبەرەوە ئاستی وەرگرتنی خوێنکاران لە زانکۆی ئێمە بەروبەرزی دەڕوا ئومێدەوارم وا بمێنێ بۆ ئەوەی ئاستەکە بە شێوەیەکی باش بێ و لە ئایندەدا کادری چاکی بە توانای زانستی و معریفی چاکی لێ دەربچێت کە بتوانن خزمەت بکەن. دەست و خۆش بە دوو پەیوەندی هەیە کاک ئەمیر لە حاجیاوە. کاک ئەمیرم کاتت باش؟ ئەو کاتتان باش. فەرموو قوربان. بەخێراتنی جەنابی دکتۆر دەکەم بۆ بەرنامەیە یاراکردنەوەی زانکۆ راپەڕین هەنگاوێکی باش بوو بۆ دەڤەرەی ئەمە خۆشی لە هەموو مامۆستایان دەکەم کە هەوڵێکی باشیان داوە بۆی ئەو زانکۆیە لەسەر پێی خۆی بوەستێت. دیارە من وەکو دەرچوێکی پەیمانگای تەکنیکی کە کاریگەری یاسام تەواو کردووە ئێمە ژمارەیەکی زۆرین هەم لە دامەزاندن بێبەش بووین هەم لە وەرگرتنی بڕواناوی بەکالۆرۆسی پێبەش بووین. ئەوە دامەزراندن لێگەڕین بۆ حکومەت بەڵام مەسەلەی کردنەوەی خوێندن بۆ ئێوە بەسەرچاو. ئێمە وەکو ژمارەیەکی دەرچوویەکی زۆر لە بەشی کارژەڕی یاسا دەمانەوێت زانکۆی بڵێن بەشی قانون بکرێتەوە ئێواران بۆ ئێمەش بتوانین بڕوانامەکەمان بکەین بە بەکالۆریۆس. دەست خۆش بێ کاک ئەمیر. پێم خۆشە جەنابی دکتۆر مژەیەکی خۆشمان بداتێ کە خوێنکارێکی زۆر هەم لە دامەزانن بێبەش بووین هەم لە وەرگرتنی شادی بەکالۆریۆس ئێمە خۆشە بکرێتەوە. دەست خۆش بێ بیرۆکەکەت گەیشت. سپاس بۆ پەیوەندیکردنەکەت لە حاجیاوە. کاک عەبدوڵڵا لە دووە گوێرەگرین. کاک عەبدوڵڵا کاتت باش؟ ممنون. سەرچاوم کاک عەبدوڵڵا فەرموو. هم کاتت باش چونی مامۆستا باشی. سەرچاو کاک عەبدوڵڵا فەرموو. بێ زەحمەت پرسیارێکم لە جەنابی. فەرموو کاک دکتۆر لێرەیە فەرموو. بێ زەحمەت ئەم سوالە یەکەم و دووەمی و سێمی زانکۆیەکان وەری دەگرن یان وەری نادەگرن ئەکەی وەری دەگرن بوشە تا ئێستا نەیدامەزراون زۆنیێرێکە لەسەر ئەمایە. دەستت خۆش بێ. سپاس بۆ پەیوەندەکەت. وەڵامی کاک ئەمیر بینەوە ئێوە لە بەرنامەتانایە پسپۆڕەکانتان بە تایبەت ئەوانەی کە دەرچووی پەیمانگاکانن بواریان بۆ بڕخسێ وەکو زانکۆ یان وەکو خوێنی باڵا هیچ لە ئەنجەندەی ئێوە هەیە؟ بەنسبەت کاگەمیرەوانەیە کە لە دەرچووی پەیمانگایە طبیعی ئێستا بواری دامەزراندن ئەتوانم بڵێم وەستاوە بەڵام بەنسبەت خوێندنەوە تموحیتی هەیە و ئومێدیەوە کە ئینشاءالله ئەو بوارەیان بۆ بڕخسێنین بەڵام خۆی ئەوانەی کە لە مەحەدەکانن ئێستا زانکۆی ینی پۆلی تەکنیکی ینی مەحەدەکان بۆتە زانکۆ و لەوێ مەجالیان هەیە لە اختصاصی خۆیان کە ئاسا توانێت بەکالۆریۆس بخوێنێت لە بتوانێت منافسە بکە لە زانکۆکەی خۆی بەڵام بەنسبەتکردنەوەی بەشی یاسا نەک هەر بەشێک بەشەکانی کەش لە ئێواراندا بەڕاستی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا پشتگیریکردنەوەی خوێندنی ئێواران ناکە لەبەر ئەوەی ئەن تەجروبەیەکی چاک نەبووە و لە ئەنجامی ئەوەی کە دراساتی ئێواران فەرقێکی زۆری هەبووە لەگەڵ ینی دەرچوانی بەیانیانە فەرقێکی زۆر گەورەی هەیە لەبەر ئەو مەسئلەیە بە معلقی ماوەتەوە. دەست خۆش بێ کاک عەبدوڵڵاش باسی عەبدوڵڵا لە دووهۆک یەکەم و دووهەم بەڕاستی ئەوەش پەیوەندی هەیە بە دامەزراندنەوە دامەزراندن ئێستا وەستاوە ناتوانانی هیچ قسەیەکی لەسەر بکات. دەست خۆش بێ دوو وەختێ کرایەوە طبیعی وەزارەتی خوێندنی باڵا تأكيد لسروا كاتوانية وكتابي بوكردون كيكم دوهم وسيما روكجاران دامەزرێنەوە لە بەشی اختصاصی خۆیانە. دەست خۆش بێ دوو پەیوەندی تر هەیە لە ڕانی کارزان وەرگین کا کارزانم کاتت باش؟ ئێوارتان باش. سەرچاو قوربان. زۆر سپاس بۆ کاک دکتۆر بۆ بەرنامەکەتان. من بەڕاستی پرسیارم نییە بەس دەستخۆشی لە بەڕێز جەنابی پرۆفیسۆر محەممەد دەکەم بەڕاستی زۆر بەپەرۆشە زۆرمان دووە بۆ زانکۆی راپەڕن و بۆ دەڤەرەکەمان زۆر سپاسی دەکەین لە داهاتوویەکی زۆر گەشت چاوەڕێمان دەکە بەڕاستی لە مودەیەکی کەمدا توانی ئەم زانکۆی وەکو زانکۆیەکی بەڵام هەتا لە سەراستی عێراق و بگرە
مەنتیقەکەشدا ناوچەی هەرێمیدا بناسێنێت هەتا پەیوەندیەکی زۆر فراوانی دروست کردووە جەنابیان و ستافەکەی ئێمە سوپاسی دەکەین خۆشحاڵین دەستخۆشی لێ دەکەین زیاتر لە ماڵەکەی خۆی گرنگی بە زانکۆی ڕاپەڕبوون بە دەڤەرەکە داوە ئێمە جگە لە دەستخۆشی و سوپاس و چاوەڕوانیەکی زۆر گەشتر هیچ کەمان ناوێت سوپاسمان دەکەین. سوپاس بۆ پەیوەندیەکەت کاکاروان لە قەڵازێ وەرەگرین. کاکاروانم کاتت باش؟ ئەم کاتت باش. فەرموو قوربان. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم بە خێراتنی کاک دکتۆر دەکەم. سوپاس دەکەم. پرسیارێکم بۆ کاک دکتۆر هەبوو. کاک دکتۆر داخوا لە زانکۆ ڕاپەڕین لە بەشی یاسا ئێستا ماسەر دەخوێندریان ناخوێندێ و ئەگە دەشخوێندرێ شروعی وەرگرتنی خوێندکاران چییە بۆ کەسێک بهەوێت تەقدیم کات؟ بەڵێ دەستت خۆش بێ پرسیارەکەت گەشت. پرسیاری تریت پەیوەندی تریش هەیە بە ئاویش وەرگرین بۆی چەند پەیوەندێک وەرگرین دوای پەیوەندی تر وەرنەگرین. بەڵێ کاکەیفیم کاتت باش لە سەر و چاوە. ئەم کاتت باشی بەڕێز سەرچاو قوربان فەرموو. وڵات پرسیارمان هەبوو لە دکتۆر. فەرموو. کاک دکتۆر تخوا ژمارەی زۆر لە خەڵک چاوەڕێی خوێندنی لێوارانەکات ئەگەر ڕوونتر وەڵامەکەمان تۆ بڵێ لە بەرنامەدا خوێندنی ئێواران بکرێتەوە یان؟ بەڵێ کاک زۆر باسی کرد کە خوێندنی ئێواران بە هەڵوەست ینی تعلیق کراوە ڕاگیراوە. بەڵێ باشە زۆر سپاس بەڕێز. سەرچاو کاکوونەری وەرەگرین لە ڕانێ. کاکوونەرم کاتت باش؟ کاکوونەر ئێوارتان باش؟ ئێوارەی جەنابە سەرچاو. بەخێراتنی کاک دکتۆرەکەم. سوپاس دەکەم. خێر بێت. من دەستخۆشی لە ستافی بەڕێوەبەرنی زانکۆی ڕاپەڕینەکەم کە توانیویانە لە ماوەیەکی کەمدا زانکۆی ڕاپەڕین گەشەیەکی باشی پێ بدەن کە ئەدری باش پێ بگەێنن لە ڕووی زانستیەوە لە دەڤەرەکە و لە سەراسی کوردستانی بەگشتی. بەڵام من یەک پرسیار ئاڕاستەیە کاک دکتۆرەکەم. کاک دکتۆرە و دەنگۆیەکێ لە ناو خوێندکاران ئەوە وا بڵاو بۆتەوە کە لە ڕێزمەندی جیهانی زانکۆی ڕاپەڕین بوونی نییەیان وجودی نییەیان لە ڕێزمەندی زانکۆکانی عراق زانکۆی ڕاپەڕین وجودی نییە. جەنابەت قسە لە سەرەما چییە کاک دکتۆر؟ دەست خۆش بێ. کاک ڕەحیمیش لە قەڵاتزێ وەرەگرین. کاک ڕەحیمام کاتت باش؟ هەوڵە دەوڵەتان باش سلااو لە جەناب و لە مامۆستای بەڕێز و لە هەموو بینەرە بەڕێزەکانتان و پیرۆزبایی ئازادکردنی کۆبانی و هیواداری هەموو کوردستان ئازاد بێ. مامۆستای بەڕێز هەیە. مامۆستای بەڕێز پێم خۆش بوو لە خەڵاتزێ لەبەرەوەی لە حدودی ئێرانی کە زمانی فارسیش بگونجێت لە بەشێکانی بەشێکی هەبێ. بەڕای ئێمە لەبەرەوەی ئێمە جینانەکەمان فارسەوە پێویستیمان بەو بەشەهەیەتم وا بوو لە ڕاپەڕین یان لە زانکۆی بێ ئەگەر لە بۆتان بگونجێ ینی بەشێک لە زمانی فارسی بکەنەوە بۆ ئێمە پێما بێ دەستکارین کەوتی دەوەگرین بۆ جینانەکانیشمانەوەن. سپاسمان بوونتان. دەستت خۆش بێ کاک ڕەحیم. کاک دکتۆر با وەڵامی پرسیارەکان بینەوە. کاکارزان دەستخۆشیانەوە منیش سپاسی یەکەم تەبیعی ئەو دەڤەرە مستحقی زیاتر خزمەتە و یان دەڤەرێکە بەڕاستی زیندووە لە هەموو بوارێکانە لە بواری توانای مرۆیەکانە ئومێدی تەبیعی ئەو زانکۆیش بۆ یەکراوەتەوە کە توانای مرۆیی ئەو ناوچەیە زیاتر پەرە پێ بدا و گەشەی پێ بدا لە بواری پەروەردەیی بێ لە بواری زانستی بێ لە بواری ئەکادیمی بێ لە بواری خزمەتی پزیشکی و تەندروستی بێ زەراعی بێ لە بواری یاسایی بێ بۆ ئەو ناوچەیە بەڕاستی مستحقی هەموو شتێکن. ئەوە بەنسبەت کاکارزانەوەیە. کاکاروان داوای کرد یاسا خوێندنی باڵا لە بەشی یاسایە بەڕاستیکردنەوەی خوێندنی باڵا مجموعەیە مستلزەمات و بڵێن پێداویستی هەیە کە لەو بەشایە مەفروزە متەوفر بێ ئەو ساعتوانین یەکێک لەو پێداویستیانە بریتە بێ دەورەیەکی تەخەڕوجی هەبێت. ینی پاش 4 ساڵ بۆی هەیە ئەو بەشە خوێندنی باڵا بکاتەوانێ. لەبەرەوە بەشی یاسا ئێمە ساڵی دووهەمێتی ئێستا دووهەم قۆناغێتی 2 ساڵە دامەزراوە مەرحەلی 1 و 2 هەیە. ئینشاءڵڵا پاش تەخەڕوجی هەم ئەمەلی ئەو ئەخوازم داوای ئەوە ئەکەم ئینشاءڵڵا ببێتە فەکەڵتی و ئەوسا دیراسەت عولیای تیا بکرێتەوانێ و مەسەلزەماتی دیراسەت عولیای لە کەوادیر و لە مەسەلزەماتی پێداویستی کە بۆ ئەوەی بخوێن و بەڵام لە بەرنامەی ئێوە طموحتان هەیە ئامانتان هەیە هەموو ئەو پسپۆرانی کە کردوتانەتەوە دوای ساڵێکی تەخەڕجان دەورەی بەرنامەیەکی پلانێکی لەسەر کۆنفرانسێکی گەورە کە لە مانگی 6 و 7 ئێمە کۆنفرانسێکمان کرد و پلانێکی استراتیژی زانکۆمان داناوە بۆ ماوەی
6 ساڵی کە تا 2020 و پلانەکە لە درافتێک هایەوەتە پێمە ئەوە پلانی استراتیژی زانکۆیە تا ساڵی 2020 کە بەنامە ڕێژ کراوە لەو بوارە لە هەموو بوارەکە. باشە کاکتۆر بۆ پلانی استراتیژیکە گفتوگوی لە سەرەکەین دوا پەیوەندی وەرەگرین و کۆتایی بە پێی وەرگرتن پەیوەندی برادری کاکوونەر لە ئەوانش وەرەگرین و ئەوانش جواب بدەینەوە. باڵێ لە شکارتە کاکی مدادمان لەگەڵە. ئەلۆ کاتتان باش ئەم کاتی جەنابێت بەخێراتنی دکتۆریەکەین بۆ بەرنامەکەی پرسیارێکمان هەبوو لە دکتۆری ئەگەزێت نەبێ ئەو بەشی زانستە گشتەکان ئێواران کراوەتەوە ئایا لە بەرنامەدا هەیە بۆ بەیانیانیش بکرێتەوە؟ کاک زۆر گەشت پرسیارەکەی بەڵێ بەڵێ باشە دەست خۆش بێ کاک حەمەزرینگی ژوەرەگرین لە قەڵازێ وەک دوا پەیوەندی دەکەم فەرموو کاک حەمەزرین دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم خۆشحاڵی کاک حەمەزرین سەرچاو فەرموو بەڕێز کاکتۆر محەممەد دەکەم وەڵای مە هیوادارین دادەکانی کاکتۆروان زیاتر بێت لەوەی کە بەشەکانی قەڵازێ لە زانکۆدا زیاتر بێ و لەبەرەوەی لە منتیقەی قەڵازێ خوان دەیزانن ئاوەدانێکی زۆر و کاتی خۆشی زانکۆی تێدا شەید کراوە هەتا لە بەڕێز سەردانی سەرۆکی حکوومەت لە 15 حوتی 2010 گفتی ئەوە لە زیاتی زانکۆی شەید زانکۆی زیندوی بکرێتەوە لە منتیقا واتەلانی کەم ئێستاکەنێ کە بەشەکانی بەرەو زیاتر بڕاو کە ئێستا هەوڵەکانی دەبەری ڕاپەڕین بۆ بوون بە پارێزگار لە ئاراداها هیوادارین ئینشاڵڵا دادەکانی زیاتر بێ بە تایبەتی ئەوەی کە لەگەڵ منتیقەکەدا دەگوندە وەکو جیۆلۆجی و لەبەرەوەی منتیقێکی سەناعی زراعیە یان بەشەکانی کشت و کاڵی یان مختبەرەکانی کشت و کاڵی سپاسان دەکەم دەستان خۆش. سپاس بۆ پەیوەندەکەت فەرموو وەڵامەکانی کردن. سەبارەت بە کاکهونەر لە ڕانیە وتی ڕێزبەندی زانکۆکان لە ڕێزبەندی زانکۆکانی جیهاندا پرسیارەکە وا بکەین ئایا زانکۆی ڕاپەڕین لە ڕێزبەندی هەم زانکۆکانی کوردستان هەم زانکۆکانی جیهان لە ئاسێکا و ئێوە چیتان کردە بۆ ئەوەی لەسەر ئەمە هەنگاو؟ لە ڕاستیدا ئێمە وەکو زانکۆیەکی نوێن وەگوتم تەمەنمان نزیکی 4 ساڵە لەم 4 ساڵەدا بەتەکید هەوڵێکی زۆرمان داوە بووینەتە ئەندامی کارە لە ڕێکخراوی کۆمەڵەی زانکۆکانی جیهانەکە IAU پێوترێەوە لە کۆنفرانس و کۆبوونەکانی ئەوانە مشارەکە ئەەکەین و منشوراتی ئەوانەمان هەموو پێگا و نوێنەرمان ئەچێ نوێنەریانە جارجار ئەمە بەنسبەت زانکۆکانی جیهانەوانێ ئەندامین لەو زانکۆانە لە زانکۆی ئۆروسیا کۆمەڵێک زانکۆی دۆلی شەرقی ئۆروپای و تورکیایە لەوەشدا هەم ئەندامین یعنی زانکۆکەمان معتەریفە لەلایەن زانکۆکانی دەرەوە و پەیوەندیی باشمان هەیە لەگەڵ کۆمەڵی زانکۆی تورکی کۆمەڵی زانکۆی ئۆروپی بە تایبەتی زانکۆکانی لەندەن و لەگەڵ کۆمەڵی زانکۆکانی ئەمریکا پەیوەندیمان هەیە و لە هەمان کاتە ئاعترافی ڕسمیمان هەیە لە وەزارەتی خوێندنی باڵای عێراقیوانێ ئێمە و زاخۆ هەردووکمان لەو 4 زانکۆنوێ پێش زانکۆی هەڵەبجە و گەرمیان ئاعترافیان پێکردین و مسلسەماتی زانکۆییمان هەبوو و ئاعترافەکە لە خۆشبەختانە بۆ زانکۆی هەڵەبجەش و بۆ زانکۆی گەرمیانیش لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە لە ماوەی پێشوە ئاعترافیان پێکردن و بۆ ینی لە ڕووی ئەوەیە بەڵام بەنسبەت ڕیزبەندیوانێ بەڕێسی ڕیزبەندیەکە تا ئێستا بەنسبەت زانکۆکانی هەرێمەوانەیە لە بەرنامەی وەزارەتی خوێندنی باڵایە ئەو هەڵسەنگاندنە بکە و تیمێکی بۆ دروست کردووە و بزانین ئەنجامەکەی چۆنە بێت تەبێ ئێمە لە هەوڵ و تەقەرایەوان مسلزەماتانەی بۆ ڕیزبەندیەکە بتوانین تەوفیری بکەین و ئینشاءڵڵا یەکێکین لەو زانکۆیانی کە جێی متمانەیە و ئومێدیەوە ئەخوازم زیاتر پێش بکەوێ بەنسبەت ڕێزبەندی لە زانکۆکانی عێراق ئێمە وەکوتم لە وەزارەتی خوێندنی باڵا معتەرەفین یعنی کاتە خوێندکارانی ئێوە بچنە هەر زانکۆیەک دەرفەتیان بۆ ڕەسەر بۆ ماجستێر و دکتۆرە بەرەوسا بۆش وەسیقەکەەوە ئێمە تا ئێسە دەورەمان تەخەڕوج کردو و وەسایقە دەین یەکەم دەورەوە گوتم زانکۆی دایە کە دهۆک بۆ ئەوان ئیشرافیان کرد بە دەورەی دووهەم و سێهەم ینی کە بە دەورەی یەکەمی ئێمە ئەعتیبارەکەی ساڵی 2010 بۆ 11 ئەفو 11 بۆ 12 بۆ 13 و 13 بۆ 4 پاربوو 3 دەورەمان تەخەڕوج خریچێ و لە هەمان کاتێ خوێندنی دراسی عولیامان هەیە لەبەرەوە هیچ گومانیتیانە ئەو بەنسبەت تا کارزانەوە ئەمەریەوە خوازم لە ڕیزبەندیە لە بەرنامەمانێت توێکم پەیوەندی زۆرمان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی و لەگەڵ زۆر زانکۆی و زۆر سنتەری خوێندن علاقاتی باشمان هەیە هەم لە ناوەوە لە ناو هەرێم دەرەوەی هەرێم بۆ عێراق هەم لەگەڵ زانکۆکانی بەغا لەگەڵ میسر لەگەڵ زانکۆ عەرەبیەکان لەگەڵ زانکۆکانی ئۆروپا و دەستان خۆش بێ
بۆ زمانی فارسی کاگڕحیم داوای کرد زمانی فارسی بەڕاستی لەگەڵ هەر کا حەمەزرنگ ویستی ئەو بڵێ کا حەمەزرنگ بەڵێ کاگڕحیم داوای بەڵێ لەگەڵ کا حەمەزرنگیش کە داوای کردنەوەی بەشی کردەوە بەسەر وەڵامی پرسیارەکەی ئەدەمەوە بەڵام بەنسبەت کاگڕحیمەوەوانێ بەڕاستی زمانی فارسی ئێمە ئێستا کادری ئەوەمان نییە کە بتوانین بەشی فارسی بکەین و خۆمان زۆر بە ضروری ئەزانین بەس لە بەرنامەمانەیە لە هەوڵ ئەدەین ئینشاڵڵا لە ئایندەیەکە بۆ قەڵاتزێ لە بەشی لە کۆلیجی پەروەردە بتوانین بەشی کوردی زمانی عەربیمان هەیە زمانی ئینگلیزیمان هەیە و زمانی ئینگلیزیشمان هەیە و بەرنامەی ئەومان هەیە گەر کادیر پەیدا بکەین بتوانین زمانی فارسی بکەین و چکە لە ضروریاتەکان بۆ ئەو ناوچەیە بەنسبەت کاک حەمەزرنگەوانێ کاکیمدا شتێکی تری وەدوتی ئایا کرێتەوە وەزان پرسیارێک بوو کاکیمداد لە زانستە گشتیەکانە کەوتی لە بەیانیان ئێستا زانستە گشتیەکانمان کردوەوە تەنها لەسەر تەڵەبی پەروەردە وەزارەتی پەروەردە بۆ کادیرەکانی پەروەردە و ئینشاڵڵا هەوڵی ئەوە دەین بەرنامەڕێژی ئەەکەین بۆ کردنەوەی زانستە گشتیەکانیش لە پەروەردەی بنەڕەت بۆ بەشی بەیانیان و بەنسبەتکردنەوەی بەش بۆ زانکۆی بۆ فەکەڵتی قەڵاتزە با بڵێن فەکەڵتی پەروەردە و نموکردن و پێشخستنی ئەو فەکەڵتیە بەتەکید هەوڵ ئەدەین بەرنامەمان هەیە و بەڵێنیشمان پێداون ئینشاءالله لە بوارەکانی کە زۆر پێویستە و ئەمەلی ئەوە ئەخوازم ئێستا پرۆپۆزەڵمان تەقدیم کردەوە بۆ کردنەوەی کۆلیجی کشت و کاڵ بۆ ئەو دەڤەرە و لەو دەڤەرەدا ئەمەزرێنی دەستە خۆش بێ بۆی لەسەر پرسیارەکان هەڵوێستا ناکەین ئەچینە لای بابەتە سەرەکان لەسەر کۆنفرانسەکە پێم خۆشە پلانی 2020 چی تایە بەڕاستی پلانی 2020 چی تایە پلانێکی گشتگیرە و تاکو ساڵی 2020 ئەو بەرنامەیە کە داڕێژراوە دید و با بڵێن دید و پەیامی ئەو زانکۆیی تایە کە بە شێوەیەکی ئاشکرا بە شێوەیەکی ڕێکوپێک نیشانە دراوە و لە دید و پەیامەکەمانە بریتیە لە بەشداریکردنی کارا لە پێشخستن و پەرەپێدانی توانەمرۆیەکانی ئەو ناوچەیە و هەوڵێکی ئەوە ئەدەین کە هەندێک ئامانجمان دیاری کردووە کە ئامانجە سەرەکیەکانمانن و هەوڵی پەرەپێدانی ئاسی زانستی مەسەرەن دەستی وانەبێژی دەدەین و هەوڵی دابینکردنی سەرجەم پێداویستیەکانی خوێندن بۆ توێژینەوەی زانستی دەدەین لە ڕووی زانستی و کارژێڕی و مەسەن کار دەکەین کە خوێندنی زانکۆیی بە شێوەیەکی سەردەمیانە بێ و منهەجەکان بەردەوام دەگۆڕین پرۆگرامەکان نوێ ئەەکەینەوانێ و بڵێن پەیوەندین بە دڵنیای جۆری بە بەرنامەی خوێندنی بەردەوام و ئەو مەسائلانەی کە پەیوەندی بە خوێندنەوەیە کار بۆ ڕەخساندنی ژینکەیەکەکەین کە بە تەواوەتی سەرجەمی مامۆستایان و فەرمانبەران و خوێندکاران بە بێجیاوازی سوودمەند بن لەو توانانەی کە هەیەن ئالەکولین زۆر شت هەیە کە لەم بەرنامەیە هەیە لەو بوارانەی کە تەشیرمان کردووە بواری خوێندنی باڵایە کە گرنگیی زۆری پێدەین بواری پرۆگرامەکان و فێربوون و پەرەپێدانە لە بەرنامە ڕێژیمان بۆ کردووە کە بواری فێربوون و بشینکە پارێزیە و کردنەوەی ناوەندی مثلا کتێبخانی ئەلکترۆنیە و بەرنامە ڕێژی دەکەین لە هەموو ڕوویەکەوانێ و لە هەمان کاتدا پەرەپێدانی ئاسی زانستیە و زانستی خوێنکارانە کردنەوەی بەشی کیمیایە بەشی فیزیایە بەشی نوێیە و بەشی نەهێشتنی تاوان و توندوتیژیە ئەو بەرنامە ڕێژیمان کرۆ چەندها بەشمان دیاری کردووە و بەشی کارژێڕی بەشی پەروەردەی تایبەت بەشی زانستی گشتی بەشی کارژێڕی کار بەشی وەرجێڕان پەروەردەی فیزیا کیمیا زیندەوەرزانی ئینشاڵڵا ئەوانە هەمووی بۆ کۆلیجی پەروەردە زۆربەی زۆری کە لە قەڵاتزێ ئەو شتانە جێبەجێ بکرێت باشە بارە سەبارەت بە سنتەر ئێوە سنتەریشتان هەیە بەڵام کەمپی خوێندکارانتان ئێوەتان دوو کەمپتان هەیە دوو کەمپەسمان یەکێک لە قەڵاتزێ یەکێکیش لە باشە چەندی بۆ خوێندکاران جگە لە بواری خوێندنی وەکووانە و هۆڵەکان بۆ بەشە ناوخۆیەکان بەشە ناوخۆیەکان لە قەڵاتزێ دوو بەشی ناوخۆیی زۆر باشمان هەیە و تەسەوڕەکەم بەرنامە ڕێژیمان کردووە بۆ 6 ساڵی کە تا توانم بڵێم تا 10 ساڵی کە بۆ خوێندکار ئەگەر چەند بێت بەنسبەت تا چەند بێت تا 10 ساڵی کە توانی استیعابی بکەین لە قەڵاتزێ بەڵام بەڕاستی لە ڕانیە ئێستا دوو بەشمان هەیە لە ڕانیە ئەم ساڵ کۆمەڵێک خوێندکارمان خاستن تەڵەبەی سەفی یەک چەند گروپێکمان نردوو بۆ ڕانیە لەبەر ئەوەی بەشی نیشتەجێبوونی ناوخۆییمان لە ڕانیە
بینایەکمان کردو تا ئێستا ئیستیلاممان نەکردو تەواو نەبووە و ئەمەل ئەخوازم لە ماوەی ئەم مانگەیە ئینشەڵڵا تەواو ببێ و ئەو کۆمەڵە خوێندکارێکی کە دێنهێرین بۆ قەرازە بیهێنینەوانێ لە ڕانیە بەڕاستی ئەوانش ئازیێ دەخۆن چێکم چوون و هاتنەوە لەوانەیە تێ بکە کات زۆر بەرێت. باش ئەی سەبارەت بە سنتەری پەرەپێدانی زمانی گزی توێژینەوە سنتەری تەکنۆلۆژیا و ئایتی سنتەری توێژینەوەمان هەیە کە بەڕێز کاک دکتۆر بەهزاد کادرێکی زۆر ئیشرافیەکە و بەنامە ڕێژیمان کردووە گرنگی زۆر بدەین بە بەسی توێژینەوە و مختبەرات و مستەلزەماتی مختبەری و کەرەسە و کەلوپەری توێژینەوە و موادی کیمیاوی و لە بواری بایۆلۆجی لە بواری فیزیا لە بواری کیمیایە ئامادە باشی پاشمان بۆ کردووە ئینشەڵڵا کادیرەکان بکەونە گەڕ و ئیش بکەن توێژینەوە بکەن بۆ ئەو سنتەرە ئەمەلی بەرنامەمان هەیە کە زۆر بە قووەتی بکەین. بەنسبەت سنتەری زمانەوانێ سنتەرێکی زمانی باش ئەویش ئەتوانم بڵێم 4-5 کادری ئەجنبیمان بۆ هێناوە و بە هاوتەریب لەگەڵ زمانی دایکە هەوڵ ئەدەین کە زمانی ئینگلیزی بۆ خوێندکارەکان بۆ فەرمانبەران بۆ مامۆستایان بە قووەت بکەین. شێکم یەکێکە لە هەرە لە مستەلزەماتی چوونە ناو خوێندنی پرۆسی خوێندنی باڵاوە ئەوەی زمانی ئینگلیزی بە باشی نەزانێ و دەرەجەیەکی هەیە 4.5 ئایلێتی یاخود تۆفلی نەبێ بۆی نییە بچێتە ناو بەنامەی خوێندنی باڵاوە بۆ ماستەر و دکتۆرا لەبەر ئەوە ئیتیمامیی گەورەماندا و ئەمەلی ئەوە ئەخوازم ئینشەڵڵا ئەگەر بتوانین لە ئایندەدا خوێندن لە قۆناغەکانی ئەندەرگراجویت کە پێڵێن و بکەینە بە زمانی ئینگلیزی وانە بگوترێتەوە بە زمانی ئینگلیزی شەرح و ئیمتیحانات و تاقیکردنەوەکان. پەیوەندیتان لەگەڵ وەزارەتی پلاندانان و وەزارەتی پەروەردە چۆنە؟ بەتاکید من لێرەوە سوپاسی وەزارەتی پەروەردە ئەکەم. وەزارەت پەیوەندیی زۆر باشمانی چێکم ئێمە کادیر پەروەردە ئەکەین و توانای پەروەردەی وەرەگرن دوایی ئەیبخشنەوە کۆمەڵگە. بەتاکید کادیر پەروەردە ئەکەین بۆ وەزارەتی پەروەردە یەکێک لە مهمە هەرە گەورەکانی ئێمە بریتیە لەوە چێکم توانای مرۆیی نەکات لە بواری زانستە. بۆی باخچەی ساوایانتان ئێوە کوردی ساوایانمان دوو فەکەڵتیمان هەیە هەردووچیان پەروەردەیین. مامۆستا پەروەردە ئەکەن هەم بۆ خوێندکارانی لەیەکەوە هەتاوەکو 12 و لە 12 تاوەکو لە یەکەوە تا ئەوە لەبەر ئەوە ئێمە بۆ سانەویش بڵێن بۆ ئامادەیەکانیش و بۆ ناوەندیش و بۆ خوارد ناوەندیش کە ئیبتیدائیە مامۆستا پەروەردەکەین و وارانەدا و پەروەردەیانەکەین و گۆشیانەکەین دوایی ئەیان بەخشین بە وەزارەتی پەروەردە و لەمان کاتە لە بواری سەحەیە هەم بەشی پەرستاریمان خزمەتی ئەو بوارە ئەکا و لە بوارەکانی کەشە کیمیا و فیزیا و بایۆلۆجیش ئەوەش ڕۆڵی خۆیان دەبینین بۆ خزمەتکردن. باش لەسەر مەسەلەی تۆ بوونتان بە ئەندام لە ڕێکخراوی یەکێتی زانکۆکانی جان باس کرد یەکێتی زانکۆکانی ئۆراست باس کرد بەڵام ئێوە پرۆژێکی هەیە ئەو دەعم و پشتیوانێنی کە ئومەی متحیدەیان ڕێکخراوە نێودەوڵەتەکانی بەخشن و لەوەی وانەی پرۆژەی مەرحەبا هەیە ئێوە لەوە چۆن ئیسفادەتان لێ کردەوە ئێوە چ سوودێکگەێنێ بە ئەوانی کە خوێندنی باڵاتەوە؟ لە ڕاستیدا ئێمە ئەوەتی کە لەم 4 ساڵەدا لە نەتیجەی هەوڵ و تەقەلا و پەیوەندیەکانمان لەگەڵ ئەو ڕێکخراوانە ڕێکخراوە ئەجنەبیانە ڕێکخراوی دات و لە هەمان کاتیشدا چەند ڕێکخراوێکی کە ڕێکخراوێکی IRX ئەمریکی هەیە کە لە ماوەیە کاک ئەحمەدی مخریش پێمانڵێ کاتمان زۆر کەمە جەناب قسەکان کورد کە توی دوایین پەیامیشە تێکەڵا بە وەڵامەکە زۆر چاکە سپاسی ویژەکەم بەنسبەت ئەوانەیە ئێمە لەو ڕێکخراوانەیە هاوکاریمان هەیە و کەوادیرمان دەچێت بەبەستی پێگەیاندن و لەو ڕێکخراوی ئێرسموس وەکو بەرنامەی مەرحەبا بەشداریمان هەیە طبعی ئەوەش زانکۆیەکی ئیسپانی کە ئیشرافی ینی کۆردینەیتەرە لەسەر بودجەی سوقی ئۆروپیە و ئێمە ئەوە هەوڵ ئەدەین کە کادیرمان بچێتە دەرەوە لەسەر حسابی ئەوان بۆ خوێندنی دکتۆرا ماجستێر و لە هەمان کاتیشدا میوانناری خوێندکاری زانکۆکانی هەم ئێران و هەم زانکۆکانی ئۆروپی و هەم زانکۆکانی ئیسپانی و ئەو زانکۆانەی کە مشتەریکن لەو پرۆگرامەیە ئامادەیمان هەیە لە بواری پەرستاریە ئیستعدادمان دەربڕیوە کە خوێندکاریان بێت هاوبەشیان بکەنەوە ئێمە خوێندکاری ئێمەش بچێت دەرەوانێ بۆ ئەوەی توانای خوێندنی لە ئاستی دکتۆرا و ماستەرا بەرز بێتەوە بخوێنێ بۆ ئەو بوارە بۆ ئینشاءڵڵا پرسیار زۆرتر بۆ قسەمان لەسەر کردایە سوپاس بۆ ئامادەبوونی کاک دکتۆر. منیش سپاسیەوەکەم و سپاسی ویلایەکەم. سپاس بینەرانی بەڕێز ئومێد دەکەین گفتوگوی ئەم ئێوارەمان لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر محەممەد عەلی عەبدوڵڵا سەرۆکی زانکۆی ڕاپەڕین تشکمان خزمێتە سەر گەشە ساندن و پێشکەوتنەکانی زانکۆکە تا بەرنامەیەکتر هەر شاد بن.